کۆبوونەوەی لیژنەی ئەمنی باڵای هەڵبژاردنەکان لە ئۆفیسی پارێزگای سلێمانی بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری سلێمانی ئەنجام درراوە بە ئامادەبوونی بەڕێوەبەرانی فەرمانەکانی تەندروستی، پەروەردە، کارەبا، پۆلیس، ئاسایش، بەرگری شارستانی بەڕێوەچوو دیارەوەی کە لە کۆبوونەکە ئاماژە کرا تایبەت بوو بە هەماهەنگی زیاتری ئەم لایەنە پەیوەنددارانە لەگەڵ ئۆفیسی پارێزگای سلێمانی هەڵبژاردنەکان تاوەکو هەموو ئامادەکاریانەی کەوا ئەنجام دراون بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەقتی پەرلەمانی عێراق کە بڕیارە لە دەی ئەم ساڵ ئەنجام بدرێت بە هەمانگی هەموو لایەک بێت بۆ بەبێ کەم و کورتی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و سەرکەوتوانە ببرێت بەڕێوە. ئەوەی کە لە کۆبوونەکەی ئاماژەی پێدرا ئەوەی پەیوەندی بەلایانی پەروەردەوە بوو ئامادەکردنی سەرجەم قوتابخانەکان کە کراوەتە بنکەی دەنگدان تاوەکو ئامادە بکرێەوە فەرمانبەرەکانیان مامۆستاکانیان کە ناویان دەرچووە سەرپەرشتی پرۆسی دەنگدانەکە بکەن ئاسانکاریان بۆ بکرێ تاوەکو خۆیان یەکلایی بکەنەوە بۆی کە بەشداری خولەکانی ڕاهێنان بکەن بۆ ئەم هەڵبژاردنە. ئەوەی پەیوەندی بە لایەنی تەندروستیەوە بێ بە سوپاسەوە بەڕێز بەڕێوەبەری تەندروستی تەواوی ئامادەی خۆیان دەڕێکەوە ئەوەی کە پەیوەندی بەلایانی تەندروستی فەرمانبەرانمان دەنگدەرانەوە هەیە بۆ بنکەکانی دەنگدان ئامادەی بکە وە سەبارەت بە کارەباش بڕیاردراکەوە لە هەردوو ڕۆژی دەنگدانی تایبەت و گشتی سەرجەم بنکەکانی دەنگدان کارەبای هەمیشەیان بۆ دابین کرێ خۆتان نەزان پرۆسی دەنگدانەکە پرۆسێکی ئەلکترۆنیە پێویستمان بە کارەبای هەمیشەی ئەبێ و لە هەمان کاتیشا تەکید کرایەوە لەسەرەوەی کەوا سەرجەم دەنگدەرانی سنووری پارێزگای سلێمانی هۆشار کرێنەوە کەوا بڕۆن کاتە بایۆمەتریکانیان وەربگرنەوە لە ناوەندەکانی تۆمارکردن چ خۆتان نەزانن تەنها پرۆسی دەنگدان بە کارتی ئەلکترۆنی دەنگدانە بێت. دیارە ئێمە کۆتا وەجبەی کارتە بایۆمەتریکان کە بۆ دەنگدەران دروست کراوە هاتۆ سەر بڵێن ڕێژەی کارتەکانی کە وەرمانگرتوێتەوە ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی تا ئەم دەقەیە کە قسە ئەکەین پێکەوە ڕێژەی لە 180 کارتە بایۆمەتری دروستکراوەکان بۆ دەنگدەران دابەش کراوەتەوە لە 120 ماوە لە ناوەندەکانی تۆمارکردن ئومێد دەکەین سەرجەم ئەو دەنگدەران کە کارتەکانی وەرنەگرتوێتەوە سەردانی نزیکترین ناوەندی تۆمارکردن بکەن بۆی کارتەکانیان وەرگرنەوە و مافی دەنگدانیان بۆ مسۆگەر بێت. دیارە ئێمە خەڵکی ئیعلامیمان هەیە و دەستیشمان پێ کردووە لە ڕێگەی ڕاکێت و فلێکسەکانمان لە تەواوی بازنەکانی هەڵبژاردننی سنووری سلێمانی کە خۆتان نەزانن سلێمانی کراوەتە پێش بازنەی هەڵبژاردن تیایدا تەواوی ڕێکارەکان و ڕێشۆنەکانی پرۆسی دەنگدانی تیا ڕوون کراوەتەوە چکە خۆتان نەزانن گۆڕانکارێکی زۆر جەوهری ڕوویاوە بەسەر یاسای هەڵبژاردنەکە پرۆسی دەنگدانەکە تەنها بە پاڵێوراوە لەسەر وەرەقەی دەنگدان واتە دەنگدەر تەنها ئەتوانێت دەنگ با بە پاڵێوراو ناوی پارتی سیاسی تیانە و ئەمەشمان بە بەردەوامی یاین لە ڕێگەی هۆشارکردنەوەی دەنگدەران کە چۆن دەنگی خۆیان بن لە ڕۆژی دەنگدانەکە. بەڵێ دیارە ئەوە یاسایە و لەژێر ڕۆژنایی ئەو یاسایە ئەنجومەنی کۆمیسیاران ڕێنمایی دەرکردووە کە پێویستە دوای پرۆسەی جاکردنەوە و ژماردنی دەنگەکان چ بە ئەلکترۆنی چ بە دەستی دەبێت لە ماوەی 24 کاتژمێر ئەنجامە سەرەتاییەکان ڕابگەێنرێت و ئێم ئامادەیشمانتیایە کە و ئەنجامە لەو کاتەیە بەپێ و ئامرانی لەبەردەستمانەیە ئەنجامە سەرەتاییەکان ڕابگەێن. دیارە ئەوە تەنها بۆ زاڵمکردن و ئێتمێنانە بە دەنگدەران کەوا پرۆسەی دەنگدانەکە بەنهێنی و شخصی بێت. دیارە ئەم ڕێنمایە دواتر لایەن ئەنجومەنی کۆمیسیاران تەعمیمەکرێ بەسەر پارێزگاکانی تەواوی عێراق بۆی کەوا جێبەجێ بکرێ بۆ پرۆسەی ڕۆژی دەنگدان. بەڵێ دیارە خۆ بە پێشتری ژاماژەم پێە سیستمی هەڵبژاردنەکە بە تەواوەتی گۆڕاوە. لە ڕابردووە سیستمی جاکردنەوەی دەنگەکان بڵێن نزبی بوو ئێستا زۆری نەیە ئەو پاڵێراوی زۆرترین دەنگ بەدەست بێنێ لە سنووری بازنەکەی خۆی ئەبێتە خاوەنی کورسیەکە. ئەوەی پەیوەندی بە ڕێکارەکانی ئێمەوەیە ژماردن و جاکردنەوەی دەنگەکان بە ئامێری ئەلکترۆنیە بەڵام بۆی کەوا دڵنیایی زیاتر بێمە دەنگدەران لە هەر بنکەیەکی دەنگدان لە هەر وێزگەیەک پرۆسی جاکردنەوە و ژماردنی دەنگەکان بەدەستی ئەنجام بدەین بە چاودێری نوێنێری پارتە سیاسەکان پاڵێراوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و مقارنەیەکین لەگەڵ ئەنجامانی کەوا ئامێر ئەلکترۆنەکانیەتی پێمان ئەگەر جیاوازی هەبێ ئەوە تەواوی وێزەکانی تری بنکەکە بەدەست هەژمارێکێتەوە کە ئەمە دڵنیایی زیاتریا بە دەنگدەران و بە هاوبەشەکانی هەڵبژاردن. دیارە خۆشبەختانە بانگەشەیەکی هەڵبژاردننی زۆر هەیە من و لەسەرخۆ ئەڕوا بەڕێوە و تا ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی هیچ سەرپێچێک تۆمار نەکراوە و سوپاسیان دەکەین کە بەم شێوازە بەم نەمەتە پاڵێراوان هەوادارەکانیان بەردەوام بن تاوەکو ئارامی و ئەمنیەتی شاری سلێمانی پارێزێ و دەنگدەرانیش بەڕاستی بێزار نەبن لە بانگەشەیە بەڵام تا ئێستا وەک ئاماژەم پێ هیچ سەرپێچێک تۆمار نەکراوە و ئەگەر سەرپێچیش ئەنجام بدرێ ئێمە لیژنەی لاوەکیمان هەیە بە پێی جۆری سەرپێچەکە سزادرن. پەیوەندی بە تەندروستیەوە بێ زۆر گرنگە لە لای من کە هاوڵاتیان پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن
و ئێمە هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستە بۆ کە کۆمیسیۆن داوایەکە بۆ بنکەکانی دەنگدان فراهم یەکەین لەوە گرنگترەوەیە داوا لە هاوڵاتیانەکەم کاتی تەواوبوون یا ڕاگەاندنی ئەنجامەکان بەی شێوێتەکەی خۆشی نەکەن چووکە زەرەر و زیانی بۆ تەندروستی هاوڵاتیانی شاری سلێمانی دووبارە زۆر دەسپاس.